ئەم ڕژێنە بچکۆلەیە کە پێوتێ هایپۆتەلەمەس شاو سەرکردەی هەموو ڕژێنەکانی تری ناولاشەیە کە لە یەک کاتە ئەتوانێت 150,000 دەمارەخانە کە پێوی ڕەبت بوون وەڵامی هەر هەمویان باتەوە و بە پێی ئەوەی کە ئەوان پێڵێن لە مێشکەوە ئەمیش جوڵە و ڕژێن و هۆرمۆنەکانی خۆی ڕێخا. سبحان الله لەگەڵەوەشا ناوی هایپۆتەلەمەسە، یعنی ڕژێنی خواری تەلەمەس، یعنی بە خواریش و بە ژێردەستەییش ڕازیە بێ بەس خزمەتکە. ئەم ژێرلانکە کارەکەی لەگەڵ لانک و لەگەڵ پێشکەیە دەست پێ ناکە، بەڵکو هەر لە ناوسکی دایک و لە کۆرپەلەییەوە کارەکات هەتاوەکو قومات و هەتاوەکو کاتی کفنەکە ئیش بۆ ئینسانەکان دەکا و بەبێ وچان هەوڵەدا و ڕژێنە ڕژێ و ئەم لاشەیە جوان و ڕێکە خات. بۆی ئەگەر هەموو ڕۆژێک 31 جار وەکو سوورەتی ڕەحمان بڵین فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان، بەشی ئیشێک لە ئیشەکان و فرمانێک لە فرمانەکانی ژێرلانکمان نەداوە. خۆزگای ئێمەش سەرکردەیەکی ئاوا متەواضیع و ئاوا گەورەمانە بوو کە شەو ڕۆژی بۆ خەڵکی ئەخستە سەریەک و خزمەتێ کرد و وەکو ئەڵێ خزمەتکارێکی سەرکردە ئەبوو لە هەمان کاتە. عومەر